منزەری حرام جارێ درۆ حکمەتی گیانە بۆ خۆی گەورە و خەڵقی ناکرد بانگەکە لە دەرەوە جامع داوای لێبوردنی لێ نەکات بەناوی خوای گەورە میهرەبان دیارە دەستگای ئەستەمبۆل بۆ ڕۆشنبیری و زانیاری لە ساڵی 1970 لە ئەستەمبۆل دامەزراوە ئەمەش زیاتر بایەق بە پەیامەکانی نور و بەرهەمەکانی بەڕێز سعید نەورسی دەدرێتن بۆ ئەوەی کە ئێمە دەزانین کاتێک پەیامەکانی نەورسی نووسراوەتەوە تورکیا و جیهان بەگشتی لە ململانی توندی ئایدۆلۆژیادا بۆ بۆیە نەورسی کاریگەرێکی باشیە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بۆی بەدوو ڕێزکە و ڕێبازتر نەکەوێت جگە لە ئیسلامدا و ئەمەش بەچی سەرەتا بە پەروەردەی تاک دەست پێ دەکاتن بۆیە لە ئێستادا کۆمەلگای تورکی زۆر بایەخ بە بەرهەمەکانیانەوە کۆمەڵێک مؤسسەیتری هەیە بۆی لە تورکیا و لە دەرەوەی تورکیاش گەشەی کردووە بۆ پەروەردەکردنی تاک گەنج ئەو چینەیە کە هەموو وڵاتێک بایەخی پێداتن بۆی کۆمەلگا بەرەو پێش بانچکە تاقە و توانای گەنج بۆ پێشکەوتنی کۆمەلگا خاڵێکی سەرەکیە بۆیە زۆر گرینگە لە هەرێمی کوردستان گەنجانمان هەم لە ناوە هەم لە دەرەوە بایەق زیاتر بە خۆیان بدەن بێگومان ئێمە دەزانین ڕێکخراوەکان دابش بنە بەسەر پارت و لایەنە سیاسیەکان بۆیە گرینگە پارت و لایەنە سیاسیەکان بۆی ئەو پەیوەندە دیبلۆماسی و سیاسیان لە دەروی وڵاتە هەیەیان ئەم گەنج و ڕێکخراوانە بنێنەوێندە بۆ ئەوەی بە وزە و توانە و بە فکرێکی نوێتر بێن و خزمەتی وڵاتی بکەن بەداخۆ لە باشووری کوردستان کەواتە هەرێمی کوردستان بایەخی وەکو پێویست بە نوورسی نەدراوە ئێمە هەموو زانین سەرکردەکانی کورد چ بە زانایان چ بە سیاسی چ بە ڕۆشەمی چ بە عسکەری بەڕاستی دەورێکی کاریگەریان هەبوو لە مێژووی جیهاندا بۆ مسلعادینی ئەیوبی یەکێکی لە بواری پەروەردە بەڕێز سعید نەورسیە بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستان وەکو پێویست بایەق بە پەیامەکانی نەدراوە پەیام بەرهەمەکانی نەدراوە نەمانتوانی بیکەینە بەرنامێکی ژان بۆ گەشەکردن و ڕۆشنبیرکردن و تێگەیشتنی کۆمەلگا ئێمە لەم سەردانەدا بۆ وڵاتی تورکیا ئێمە دەزانین کە تورکیا لە 30 ساڵی ڕابردوو لەگەر پێشتر جیاوازی هەم لە پەرۆد هەم بایەقدان بە کەلتوری خۆی بەگشتی لە ئێستادا تورکیا زۆر بایەق بە کەلتور و دابوونەرێتی خۆی داتن و بە تایبەتیش ئاینی پیرۆز ئیسلام کە بەشێکی گرنگی دابوونەرێت تاک بە تاچی کۆمەلگای تورکیایە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان خاوەن کۆمەڵێک کەلتور و دابوونەرێتی جوانین بەڵام بەداخەوە دەمانەوێتن ڕۆژ بە ڕۆژ بەوەی پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەم شتە جوانای ناو کۆمەلگای کوردی فەرامۆژ بکەین و شتانێشتی وڵاتایان تر بێنین کە خۆیان لی بێزارن بۆیە گرینگە کە گەنجانمان سەردانی وڵاتان دەکەن بزانن وڵاتان تا چەند بایەخ بەو دابوونەرێت و ئاینی خۆیانەدەن بۆ پێشکەوتنی وڵاتەکە نەخۆشیمان نەخۆشی جەستەییمانیان معنەوی سەیدنە ئەیوب کامە گەورەتر بوو لێرە ئەڵێ ئێمە نەخۆشیمان دیارە ئێمە وەسا وەکو سنتەری پەرەپێدانی لاوان لە پەراوێزی خولەکانی مؤسسە ئەستەمبول للثەقافە والعلوم بانگێشت کراین بۆ شاری ئەستەمبول لێرە لە خولێکی حەوت ڕۆژیە بەرنامەکانی مامۆستا سەعید نەورەسی منهەجەکانی کە لە چەند موجەلەد کۆکراونەتەوە ژیان نامە و هەموو تار و وتە و بابەتەکانی کە هەمووی لە سەرچاوی قورئانی پیرۆزەوە وەرگیراون وەکو بەرنامە و دەورەیەکی پەروەردەیی بۆ ئێمە پێشکەش کرا و ئێمەش زۆر سوودمەند بووین بە تایبەتی وەکو سنتەری پەرەپێدانی لاوان سوپاسمان کردن پێزانینی خۆمانمان بۆ دەربڕین کە ئەم بەرنامانە ئەم جۆرە خولانە گرنگێکی زۆری هەیە بۆ گەنجان و لاوانمان لەم ڕۆژ و عەسرەی کە تێکەوتوین کە چەندین کەناڵی جیاواز و غەربی و بەلاڕێدابردنی گەنجان زۆر باوە لەم ڕۆژەدا بۆ ناوبردنیان بۆ گۆڕینی فکریان ئەم بەرنامانە زەڕوریەت و گرنگێکی زۆر و بایەخێکی زۆری هەیە لای ئێمە بۆ گەنجان و لە کۆتایی خولەکەدا لەلایەن ئەم دامەزراوە کە دامەزراوەیەکی فەرمیە لە وڵاتی تورکیا لە کۆماری تورکیا بڕوانامەی تایبەتمان پێبەخشرا دوو ئامانجی سەرەکی لەم سەردانی ئێمە بۆ وڵاتی تورکیا هەبوو یەکەم ئامانجمان ئێمە بانگێش کرابووین بۆ دەورەیەکی پەروەردەیی بەڵام لە پاڵ ئەوە ئێمە لە کولتوری ئەم وڵاتە تێفکراین تێڕاماین بینیمان کە پێشکەوتن لەم وڵاتانە ئەوە کاری
کۆچنەکردنی گەنجی ئەم وڵاتانە بۆ وڵاتانی تر ئەوەیە کە لە وڵاتانە خزمەتێکی زۆر بە گەنجەکرێ، خزمەتێکی زۆر بە کەرتی گەشت و گوزارەکرێ. کەرتی گەشت و گوزار لە وڵاتی خۆشمان خوای گەورە سروشتێکی جوانی پێبەخشیوین، ئەتوانین سوودی لێ ببینین بە هاوشێوەی ئەم وڵاتانە لە مەساحەیەکی کەمی گەشتیاریە کە لە وڵاتی خۆمان زۆر لەو مەساحانەی هاوشێوەی ئەم مەساحانەی وڵاتی تورکیای لێ ئەتوانێت حکومت سوودی لێ ببینێ بۆ کەرتی گەشت و گوزار لە کە چەندین گەنج لی سوودمەند دەبێ و لە عایلە و بنەماڵەکانیشان لی سوودمەند دەبن و فکری کۆچکردنیشان نابێ بۆ دەرەوەی وڵات. استاذ مشاد